ئێمە دەبێ هەڵ نەچین حەماس نەمانگرێ شعارەتی شۆڤێنی نەدەین بەنەوعێک کار بکەین کەوە خەڵک تێبگا ئێمە بەڕاستی باوەڕمان بەوەیە کە کەرکووک شاری برایەتی کورد و تورکمان و عەرەب و کرد و ئاشوورە بەوەی وەکو گوتم هەوڵ دەین لە هەموو بوارەکانی ژیانە مجتەمەعی کەرکووک یەکخەینەوە بەشیان بدەین چیمان مەسەرەن ئەگەر ئێمە پارەیەکمان تەرخان کرد یا پێمان تەرخان کرا یا پێمان وەرگیرا چ لە حکوومەتی هەرێم چ لە بەغدا بۆ کەرکووک هەر بۆ کورد سەرف نەکرێ بۆ گەڕێکی تورکمان و عارەب و کورد و عاشور سەرف بکرێ مەقسەدم عەرەبی ڕەسەنە عەرەبی ناڕەسەن دەبێ بچنە جێی خۆیان دەبێ تورکمان شعور بکا کە کورد بەشی دەدا حەقی دەداتێ احترامی دەگرێ قسە کافی نییە بڵێن برایەتی کورد و تورکمان و چەند ساڵ 50 ساڵ دەڵێن برایەتی کورد و عەرەب و کەسی برایەتەکە بوو بەسەبەبی ئەنفال و چەکێکی میاوی لە هەڵەبجە و داگیرکردنی کوردستان و دەربەدەرکردنمان و لەناوبردی سەدان هەزار کورد ئەوە کافی نییە کورد دەمێکە دەڵێ قسەی ڕوت ناچێتە گیرفانەوە ئەبێ بەکردەوە پێیان بسەلمێنین بە برا تورکمانەکانمان برا عەرەبەکانمان برا عەرەب ڕەسەنەکان برا کرد و ئاشوورەکان کە ئێمە بەشیان دەدەین کەرکووک بە ئی خۆمان دەزانینی هەمومان نەک بە ئی کورد دەزانی ئەوە گەلێک مهمە بۆ ئەوەی کەسبی جەماوەری ئەو بکەین دووەم لە مەسائلی تیجارەتی اقتصادی دەبێت هەوڵ دەین تێکەڵاوی دروستکەین لە بینی کورد و تورکمان و عەرەب هەوڵ دەین لە قۆنتەراتە بەشیان بدرێت لە تیجارەتە لە هاتوچۆیە هەوڵ دەین لەگەڵ نەک هەر کەرکووک یەکی خەین هەموو ئەو مجتەمەعە بەڵکو لەگەڵ بەشەکانی تری کوردستانیش لەگەڵ هەولێر سلەیمانی دهۆک وا بکەین تورکمان و کورد تێکەڵاویەکیان لە ڕووی تیجارەتی و اقتصادی لە بۆ دروست بێت کە ئەو زۆر مهمە چونکە ئەساسی سیاسەت اقتصادە پاشان دەبێ ئێمە شتێکیکە بکەین دەبێ ئێمە هیچ وەختێک ڕەدی فعلێکی شۆڤێنیمان نەبێت دێ دەڵێ کەرکووک تورکمانە پێ بکەنە بەکاک کەرکووکی کورد و عەرەب و تورکمان هەمومانە کەرکووک نازانم چییە بڵێ کەرکووک کەوتۆتە کوردستانەوە ئەوە قاموسە ئیعلامی تورکی ئەوە سیاحەتنامەی ئەولیا چەلەبی ئەوە سیاحەتنامەی کابرا مەشهوورەکەی تر ئەوە دەیان وەسای ئەوە هەموو خەریتەکانی زمانی عوسمانی ویلایەتی مووسڵ و ویلایەت شارەزور ئێستاش تاپۆ شتی تاپۆ سەرداتی تاپۆ هەیە کە بە ناوی ویلایەتی شارەزورەوە کراوە کە کەرکووک لە پایتەختی ویلایەتی شارەزور بووە ئەوەندەمان بەڵگە بەدەستەوەی بەگونیە دەتوانین پڕیکەین و بیبین قسەی پێ بکەین بەڵام بە قسەی تۆند و تیژ دەیدۆڕێنین بە زمانی گوڵەکە قسە بکەن دایمە بێجگەلەوە بەڕاستی دەبێت بەکردەوەش بعض علاقاتی اجتماعی سەقافی ڕیاضی بژێنینەوە نادی ڕیاضی مشترک بێت ئەگەر بکرێ ئەگەر نەکرێت دۆست بن ئەو نادێ کوردی لەگەڵ ئی تورکمان ئەو نادەی عەرەب لەگەڵ تورکمان هاتوچۆ مخالەتات جن و ژن لێکێنان ژنخوازی ئەوە هەمووی مجتەمەعەکە تێکەڵاو دەکاتەوە طبعا برا تورکمانەکانمان و برا عەرەبەکانمان وەکو لە خەوێکی ناخۆش هەڵسابنەوە وانە نەحەقیشیان نییە لەوەی کەرکووک سەتی هەفتای تورکمانە دەیانگوت لەوەی کەرکووک عەرەبیە ئیلە یەوم القیامە لەوەی لە پڕ دەماشا دەکەن 237,000 دەنگە کووردە ئەوان 60,000یان هەیە هەمووی کۆکەیتەوە ناکات 140,000 دوێنێ کۆم کردەوە هەمووی هەموو ئەوکاندا بۆیە تووشی ئینکیساری خەیال بوونە تووشی شتێک لە ناخومێدی بوونە سەبرکەن هەتا ئەوە دەڕەوێتەوە وەکو ئینسانێک گولەی لێدرابێ هەتا دوای وردە گولەکەی بریندار بێت و برینەکەی ساڕێژ دەبێت سەبری لێ بگرە مانجێک سەوەگە قسە مەکەن با قسە بکەن ئەوان جوابیان مەدەنەوە بەتوندی هەر بەبڵێن برایەتی و ئێمە یەکین و ئێمە واینەوە ئێمە تەباینەوە ئێمە براینە خوشک و برانی خۆشەویست ئێمە بە زۆر ناتوانین خەڵک لەگەڵ خۆمان بێنین بژێ یعنی حتا ئەگەر ئێمە سبەینی ئیشاڵڵا ئەو جێبەجێ دەکەین ئەمساڵ کەرکووک طبیعی بۆ بووینە 165 ئەبێ حسابێک بۆ 135ەکە بکەین ناکرێ برێن ئەمانە وەکو عەرەب دەیکرد بە زۆر یا وەکو تورک دەیکرد لە وڵاتی خۆی بە زۆر دەکەین ئەبێ هەوڵ دەین بە قەناعەت ئەبێ هەوڵ دەین بەکردەوە وا لە تورکمان و عەرەب بکەین کە ژیانیان لەگەڵ کورد خۆشترە ئاسوودەترە بەکەلکترە بۆ ئەوان
پڕ لە ئازادی و دیموکراسی و خێر و بێرترە بۆ تورکمان زۆر ئاسانە زۆر تورکمان زۆریان چێشتووە لە عەرەب بەڵام بەبیریان بێنن کاکە لە بیرتان نەچێ بڵێن من هەموو جارە بۆ مەسئولەکانی تورک ئەو مەسەلە دێنمەوە لە ناو شاری ئەنقەرە تارق عەزیز دەستی ناچاویان گوتی تورکمان نییە لە ئێمە گوتیان فلانە کەس جەناب ساین باشبەقان نایبی باشبەقانی یارم چی گوتیان مووقفتان چێ لەسەر تورکمان وتی چی تورکمان لە ئێمە نییە ئێمە تورکانمان نییە من وەختی خۆی بە خانم چیلەرم گوتم باشە کەوای گوت بۆچی تۆ دەنگن نەکرد بۆچی ئێستا لەکن ئێمە مەکتەبیان هەیە زمانیان هەیە میلیشیان هەیە رادیۆیان هەیە تەلەڤیزیۆن هەیە هەموو ڕۆژێ هەڵایەکمان بۆ دروست دەکەن تارق عەزیز گوتی تورکمانمان نییە گوتی هەر نییە لە عێراق تورکمان وفعلا دوای قەرارێکیان دەرکرد گوتیان تورکمان نییە یا خۆی بە کورد بنووسێ یا بە عەرەب بنووسێ ئێجا تەصحیح قەومیان بۆ دانان بەبیریان بێنن بڵێ کاکە لە بیرتان چوو